ئەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێکارە تەندروستیەکان و ڕێنمایی و خۆپاراستن لە پەتاو ڤایرۆسە بڵاوبۆکان بەتایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە وڵاتی چین بە دیاریکراوی کە تا ئەم بەیانیە 56 کەس بوونەتە قوربانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە بە جۆرێ لە جۆرەکان لە ئێستادا مرۆڤایەتی هۆشیاری ئەوە دەدات لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە و ئێمەش وەکو کوردستان تا چەند بتوانین خۆمان بپارێزین یا ڕێگری لە بڵاوبوونەوەی پێین چونکە لە ئێستادا چین یەکێکە لە مەڵبەندە بازرگانیەکان کە لەگەڵ کوردستانە پەیوەندیەکی ئەوتۆ هەیە و بازرگان و سەرمایەدار و دوکاندارەکانی ئێمە لە ڕێی وڵاتی چینەوە کۆمەڵێ بەرهەم هەم لە ڕووی خواردن و هەم تەکنۆلۆژیا و زۆر شتی دیکە دێننە وڵاتەوە. ئایا ئەگەر لەوێ ڤایرۆسەکە لەسەر ئەم کەلوپەل و پێداویستی و کاڵایانە نیشت بێ یان بۆونە کەسێکی توش بوو فرۆشتبێتی بە بازرگانێکی ئەمە لە کاتی هێنانەوەیدا هیچ کاریگەریەکی بۆ ئێمەی کورد دەبێت یانە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد قادر وتەبێژی وەزارەتی تەندروستیمان کردو کە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. دکتۆریان سڵاوت لێ بەم کاتت باش، سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەت بەخشی. لەبارەی ڤایرۆسەکەەوە دەمەوێت کۆمەڵێ زانیاری ورد بە ئێمە و بە بینەران ببەخشی ڤایرۆسەکە چیە و بۆچی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەربڵاو بڵاو بوویەوە و وەتەشەنەی سند. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش. ڤایرۆسی کۆرۆنا ئەم جیلە نوێی ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی زۆر خێراتە شەنەی کرد لە ناوچەی ووهان لە وڵاتی سین. ئەمڕۆ ژمارەی توش بووان تا ئەم چرکەیە گەیشتۆتە نزیکەی 2700 کەس، ژمارەی مردووان گەیشتووە بە 80 کەس. چەند حاڵەت لە وڵاتی دیکە بینراون لە ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی دەوروبەری سین وەکو تایوان و یابان و لە ئوسترالیاش ئەمڕۆ حاڵەتێکی دیکە تۆمار کرا. هەواڵی خۆش لە ئوسترالیا ئەوەیە کە ئەو ڤایرۆسە لە ئوسترالیا توانای گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ نییە، تەنیا لە ئاژەڵە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. بەڵام هەواڵێکی دیکە دەربارەی ئەو ڤایرۆسە کە نوێیە بریتێ لەوەی ئەو ڤایرۆسە لە هەر چرکەیەک لە چرکەیەکانی توشبوونی ئەو کەسە دەتوانێت کەسی دیکە توش بکە بێ ئەوەی کەسی یەکەم نیشانەکانی لەسەر دەربکەوێت. مەترسی ئەو ڤایرۆسە لێرەدا چڕ دەبێتەوە کە تاوەکو ئێستاش بە شێوەیەکی ڕسمی هیچ چارەسەرێک بۆ ئەو ڤایرۆسە نەدۆزراوەتەوە. ئەمە لە ئاستی جیهانی. لە ئاستی لۆکاڵی تا ئێستا ئەم ڤایرۆسە خۆشبەختانە ناوچەی ئێمە بوونی نییە، هەم لە کوردستان و بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ئامادەکاریەکانمان لەناوخۆ ئامادەین بۆ هەر گومانێکردن لە هەر حاڵەتێک دەرکەوتنی هەر نیشانەیەک و ئەمەش لە جیاکردنەوەی کارمەند و شوێن و تەنانەت ئەگەر پێویست بکە دابینکردنی بەشی چاودێری تر و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی و ڕێکخراوی تەندروستی جیهانی بەردەوامین لە بڵاوکردنەوەی وشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان و ئەو ڕێنماییانەی کە ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. دکتۆر، هۆکاری توشبوونی مرۆڤ بە ڤایرۆسەکە چییە؟ لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵێ قسە ئەکرێن نازانین ئایا زانستین یا نازانستی. من دەمەوێت لە زاری تۆ بەشێکی گەڕێتەوە بۆ دابوونەریت و خواردن و بەشێک لە عورف و عاداتی ئەو وڵاتە بە تایبەت وڵاتی سین. جەنابتان وەکو وتەبێژی وەزارەتی تەندروستی چی لەبارەی ئەوە دەڵێن؟ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە و بۆچی بە دیاریکراوی لە وڵاتی چیندا بڵاو بوویەوە؟ بەڵێ ئەم ڤایرۆسە چەند خانەخۆیەکی هەیە، چەند جۆرە زیندەوەرێکەیە کە ئەم ڤایرۆسە لە خۆ دەگرن وەکو خانەخۆیەکی ناوەندی. ئەم زیندەوەرانش دەکرێت لە وەکو لە هەندێک ناوچەی سین وەکو خواردن بەکاربێ ئەگەر بێت و بە شێوەیەکی نەکوڵاو ئەم خواردنە پێشکەش بکرێ. بۆیە لە ڕووی زانستیەوە تا ڕادێک ئەم دەنگۆیانە بوونی ئەستێکی زانستیان هەیە ئەگەر بگوترێ ئاژەڵی تەواو نەکوڵاویان ئاژەڵی جۆرە ئاژەڵێکی دیاریکراو گومانی لێ دەکرێت ببێتە هۆی ئەوەی گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. بەڵام ئەوەی ئەم ڤایرۆسی تونتر کردووە ئەوەیە بریتی لە توانای گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ کە بە شێوەیەکی گشتی ئەم شتە لە ڤایرۆسە تا ڕادەیەک پێشتر کەمتر ڕووی دەدا. بەڵام کە ئێستا ڕوو دەدا ئەمە وای دەکا هەر کەسێک بەرکەوتی لەگەڵ کەسێکی دیکە هەبێ ئەویش بکێتە ژێر مەترسیەوە. لە کاتێکدا لە ڕابردوو بەرکەوتنی لە مرۆڤ بۆ مرۆڤ بۆ شێوەیە نەبووە. بۆیە کە سەرچاوەی توشبوونی مرۆڤ تەنها دوو سەرچاوەیە، یان لە ڕێی ئاژەڵەوە یان لە ڕێی ڕاستەوخۆی مرۆڤ بۆ مرۆڤەوە. و ئەو دەنگۆیانەی کە دەڵێن لە ڕووی لە ئاژەڵانەوە دەگوازرێتەوە تا ڕادەیەک بنەمایەکی زانستی هەیە. ساڵانە خەڵک گەلێکی زۆر وەکۆڵێ سەردان و گەشت دەکەن لە نێوان سین و عێراق و کوردستان یا لە بازرگان و سەرمایەداری ئێمە ڕوو لە وڵاتەکەن یان کۆمپانیا چینیەکان دێنە هەرێمی کوردستان و عێراقەوە.
ئەمە دەبێت چ ڕێکارێ بگیرێتە بەر ئایا وەزارەتی تەندروستی هیچ ڕێکارێکی تەندروستی گرتوۆتە بەر لە پشکنینی ئەو کەسانەی کە دێنە نێو عێراق و ئەو گەشتیارانی خۆشمان کە دەگەڕێنەوە وڵات؟ بەڵێ سەبارەت بە گرتنەبەری ڕێکاری تەندروستی ئێمە دەستمان کردو بە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە هەموو ناوچەکان بەم دواییانەش لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و حکوومەتی عێراق وەزارەتی تەندروستی بە تایبەت بڵین هەر کەسێک کە گومانی لێ بکرێت لە خاڵە سنووریەکان کە بە تایبەتی ئەوانی لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە دێن پشکنینیان بۆ دەکرێت کە بریتە لە چاودێریکردنی نیشانەکان ئەگەر هاتوو گومانیان لێ بکرێت ئیدیجا دەکرێنەوە و پشکنینی زیاتریان بۆ دەکرێت تاوەکو دڵنیابینەوە لەوەی ئەو کەسە هەڵگری ئەم جۆرە ڤایرۆسەیە یاننا و لە ئاستی تاکە کەسیش وەکو پێشتریش باسمان کردووە کە ڕێنماییە خۆپارێزیەکان هەمیشە وە کاریگەرترین ڕێگا دەمێنن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. باشەکە دکتۆر باسی لە نیشانەکانی ئەو ڤایرۆسە کرد گرنگترین نیشانەکانی ئەو ڤایرۆسە چییە بۆی ئەگەر تاکێکی ئێمە گومانێکی هەبێت کە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت یاخود ئەگەر لە نەخۆشخانەکاندا گومان بکرێت کە تاکێک تووشی ئەم نەخۆشیە بووە نیشانەکانی چین بەچیە ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەم ڤایرۆسە کاریگەری خراپی لەسەر ئەو کەسانە هەیە کە کۆ ئەندامی بەرگریان کێشێکی تێدا هەیە بەیان کۆ ئەندامی بەرگریان پێنەگەیشتووە ئەو کەسانی تەمەنیان زۆر گەورەی کۆ ئەندامی بەرگریان لاوازە منداڵی ساوا کۆ ئەندامی بەرگری لاوازە ئەو کەسانەی کە پێشتر نەخۆشیی دیکەیان هەیە یان جۆرە چارەسەرێک وەردەگرن ئەمانە کۆ ئەندامی بەرگریان لاوازە یان کەسێک کە پێشتر کێشێکی لە کۆ ئەندامی هەناسە هەبوو بێت کەسی ئاسایی بە شێوەیەکی گشتی ئەو نیشانانەی تووشی دەبێت لەم ڤایرۆسە هەمان ئەو نیشانانن کە لە پەتای ئەنفلەوەنزای وەرزی وەکو ژانەسەر کۆکە هەوکردنێک سوتانەوەی قوڕک لە حاڵەتی توندا دەگاتە هەوکردنی سیەکان و دەکرێت لەگەڵ ئەم ڤایرۆسە بەکتریاش شوێنێکی باش بۆ خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی گەشەی تێدا بکات لە حاڵەتی تونبوونی نیشانەکان ئەم ڤایرۆسە دەبێتە هۆی لە کارکەوتنی جگەر و گورچیلە و پاشان مردن بەڵام ڕێژەی مردنی خەڵکی ئاسایی بم ڤایرۆسە تا ئێستا بە 4 دانراوە واتە لە 100 کەس 4 کەس گیان لەدەست دەدات کە ئەمەش بە بەراورد بە و پەتایکە لە ساڵانی 2012 بڵاو بۆ ڕێژەکەی کەمترە بەڵام هێشتان ڕێژێکی هەر بەرزە بۆ مرۆڤایەتی 0.1 بێ هەر بەرزە نیشانەکان وەکوتم بە شێوەیەکی گشتی هەمان نیشانەکانی پەتای وەرزیە بۆیە لە ڕووی نیشانەوە جیاکردنەوەی ئاسانیە پێویستی بە تێستی تاقیگەی هەیە چۆن نەکرێت کە بە ڕێزی داماژەی بۆکی پێویستی بە پشکنینە ئەو پشکنینە لە ڕێگەی خوێنەوە دەکرێت یاخود بە چ ڕێگایەگەم پشکنینە دەکرێت و ئەم نەخۆشیە ئاشکرا دەبێت یاخود تەشخیص دەکرێت؟ بەڵێ پشکنینەکان بە شێوەیەکی گشتی چەند زۆرێکن وەرگرتنی نمونەی خوێنە وەرگرتنی نمونەی ئەو کەسانەی لە کاتی هەوکردنەکە بەڵغامیان دەبێت وەرگرتنی نمونەی بەڵغامە ئەو کەسانەی دەکەونە سەر هەناسەدانی دەستکرد نمونیان لە شوێنی دیکە وەردەگیرێ لە کۆ ئەندامی هەناسە پاشان ئەو نمونانە دەنێردرن بۆ تاقیگە لە ڕێگەی پشکنینی تایبەتەوە تەشخیص دەکرێت نەخۆشەکان دیاری دەکرێت بەڵام هەنگاوی یەکەم بریتە لە گومانکردن لە ڕێی نیشانە کلینیکیەکانەوە دەرکەوتەکانی دەرەوە کە بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد بەرزبوونەوەی پلەی گەرما ژانەسەر کۆکە سوتانەوەی قوڕب و ئازاری ماسوولکە ئەمانە نیشانەی توشبوون بۆ ڤایرۆسن هەر کەسێک ئەم نیشانانەی تێدا بێت سەردانی لە ڕووی نیشانەکانەوە مەرجە هەر کەسێک ئەم نیشانانەی هەمووی تێدا بێت سەردانی پزیشک بکات؟ ئەگەر هاتوو ئەو کەسە سەردانی ناوچێک لەو ناوچانەی کردووە کە پێشتر یان ئێستا با بڵێن ئەمڕۆ گەیشتووەتەوە بزانم 14 تا 16 وڵات ئەگەر سەردانی ئەو ناوچانەی کردو ئەو نیشانانەی لێ دەرکەوتووە باشتر سەردانی دکتۆر بکات بەڵام ئەگەر هاتوو سەردانی هیچ کام لەو ناوچانەی نەکردووە ئێستادا مەترسی لەسەر نیە کە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت چونکە بە هەمان شێوە پەتای وەرزی کە بەڕێژێکی یەکجار زۆر خەڵک تووشی دەبێت ساڵانە پەتای H1N1 کە ماوەیەک پێش ئێستا و چەندین پەتای ڤایرۆسی دیکە هەمان نیشانەی هەیە واتە ئەو نیشانانە تایبەتمەند نین بە کۆرۆنا ڤایرۆس بەڵام ئەگەر هاتوو کەسێک لەو ناوچانە هاتبوو کە ئێستا ئەو ڤایرۆسی تێدا بڵاوبێتەوە ئەو نیشانانەی هەبوو ئێمە بۆ دڵنیابوونی خۆمان و بۆ دڵنیابوونی هاوڵاتیان پێشنیاریان دەکەین بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکەن. دکتۆر لەبارەی پەتاوەرزیەکانی دیکەوە با لە ڤایرۆسی کۆرۆنا بینە دەرەوە بۆ ڤایرۆسەکانی دیکە یان بۆ ئەنفلۆنزاکانی دیکە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێش ڤایرۆسی کۆرۆنا باز لە کۆمەڵێ ڤایرۆسی دیکە یان ئەنفلۆنزای دیکە دەکرا هەرێمی کوردستان
تا ئێستا ڕێژەی توشبوون بۆ و ئەنفلۆنزا و ڤایرۆسانەی دیکە چ ڕێژەیەکی تۆمار کردووە و وەزارەتی تەندروستی چ ڕێکارێکی گرتووەتە بەر کە پشتێنەیەکی تەندروستی بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دڵخۆشی ئومێدێکیش بێ بۆ هاوڵاتیان کە وەزارەتی تەندروستی هەمیشە لە خەمی تەندروستی و سەلامەتی ئەواندایە. بەڵێ بەنسبەت ڕێژەی تووشمان بە بەردەوام لە گۆڕاندا چونکە بە پێی توشبوونی ئەو کەسە دەگۆڕێت دەکرێت کەسێک لە ماڵەوە تووشی ئەو ڤایرۆسە ببێت تەنانەت دەکرێت تووشی پەتای وەرزی H1N1 بێت کە پێشتر پێی دەوترا ئەنفلۆنزای بەراز بەبێ ئەوەی هیچ مەترسێک لەسەر خۆی یان لەسەر دەوروبەری دروست بکات لەبەرەوەی کێشەیەکی نییە لە ئەندامی بەرگری کێشەیەکی پێشینەی نییە و لە شولارێکی بەهێز و بەرگریەکی تۆکمەی هەیە مەرەجنی هەموو ئەو کەسانی تووشی پەتای وەرزی ئەنفلۆنزای ئاسایی یان ئەنفلۆنزای H1N1 کە جۆرێکی تونترا یان ئەنفلۆنزای کۆڕۆناش تەنانەت مەرزنی هەمویان نیشانەکانیان بە توندی لێ دەربکەوێت تەنها ئەو کەسانە لیان دەردەکەوێت کە پێشتر کێشێکیان هەبێت یان ئەندامی بەرگری وەکو باسم کرد تند نەبێت. وەکو ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی ئێمە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو پەتایی ئەنفلۆنزای H1N1 شوێنی جیاکراومان لە هەموو شارەکاندانا دەستمان کرد بە دانانی لیژنەی باڵای ئەنفلۆنزا لە وەزارەت کە ئەندامی بەڕێوەبەراتەکانی هەموو شارەکانی تێدا بوو ڕۆژانە و هەفتانە ڕۆژانە لە ڕێی سۆشیۆل میدیاوە و هەفتانەش کۆنگرەمان هەبوو کۆبوونەوەمان هەبوو ئەو کۆبوونەوانە بریتی بوون لە ئەپدەیتکردنەوەی ئەو ڕەوشەی کە پێیدا تێدەپاڕین وەکو ژمارە بەردەوام ژمارەکان دەگۆڕان و تا ڕادەیەکی ژمارەکان بە سەراحەت دواکەوتنی تێدەکەوت چونکە بۆ پشکنینەکان ئێمە دەمەناردم بۆ بەغدا تاوەکو دەرەنجاممان بۆ دێتەوە هەندێک جار چەند ڕۆژێک تاخیر دەبوو حاڵەتەکان بە شێوەیەکی گشتی ئێستا زۆر بەرەو نەمانە چونکە ئەم ڤایرۆسە بە سروشتی خۆی لە شوێنی سارد و وشک گەشە دەکات دوای تێپەڕبوونی ئەم کەشە سارد و وشکە گەشەی ڤایرۆسەکە بە شێوەیەکی گشتی سنووردار دەبێت و ئێستا ژمارەیان زۆر لە کەمبوونەوەدایە بێگومان ڕێکارە خۆپارێزیەکان لە پەتای ئەنفلۆنزا بە هەموو جۆرەکانیەوە بە هەمیشە کاریگەرتر دادەندرێت لە چارەسەر بۆ نمونە ئێمە H1N1 بڕی دەرمانمان دابین کرد بەڵام بەهۆی سنوورداری بڕی دەرمانەکە تەنها دەدرا بە کەسانی مەترسیان لەسەر بوو واتە ئەو نەخۆشانی کە کێشەیەکیان هەبوویان ئەو کارمەند و پزیشکانی بەرکەوتنیان هەبوو لەگەڵ ئەو جۆرە نەخۆشیە بەڵام ڕێگە خۆپارێزیەکان کە بریتە لە گرنجیدان بە پاک و خاوێنی بریتە دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ دوورکەوتنەوە لە بەرکەوتنی ڕاستەوخۆ وەکو تەوقەکردن و ماچکردن و بەکارهێنانی ماسک و دوورکەوتنەوە لە خواردنی نەپڵاو ئەمانە کاریگەریان زۆر زیاترە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم جۆرە پەتایانە. زۆر باشەکەواتە بە خۆپاراستنی پێش چارەسەرمان هەیە کە ئەو ڕێنمایانە بوون جەنابەت لە ڕووی باست کرد ئێستا هاوڵاتی ئێمە چۆن زیاتر خۆی بپارێزێ لەوەی کە جەنابەت دەفەرمووی بەهۆی کەمی دەرمانەکەەوە تەنها داوامانە بەو کەسانەی کە توش بوون بە پەتاو بە ئەنفلۆنزاکان هاوڵاتی ئاسایی چ ڕێنماییەکی پێویستە لەوەی کە بە هەر لە پەتایەکی ئاسایی و ئەنفلۆنزایەکی ئاساییەوە تا ڤایرۆسەکانی دیکە توش نەبێ کامانن بۆ منە ئایا بەدەر لە تۆقەکردن و لە مسکردنی جەستەی ئەوانی دیکە و بە جۆرێک لە جۆرەکان لە ژوورێکداکەوات توشببوویتیایە ئایا خواردن و هۆکارەکانی دیکە هۆکارن بۆ توشببوونی مرۆڤ بە ڤایرۆس وە پەتا وەرزیەکان؟ بەڵێ خواردن ئەگەر بێت و ئەو خواردنە لە ئاژەڵێکەوە هاتبێت کە خانەخۆی ناوەندی ئەم ڤایرۆسە بێت و خواردنەکە نەکوڵاو بێت دەکرێت ببێتەوە هۆکاری گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ مرۆڤ و هەروەها دەکرێت خواردنی ئاسایی ئەگەر کەسێک توش بوو بێت لەو ژوورە لەو هەوایایی کە ئەو خواردنی تێدایە لە ئەنجامی تەنانەت قسەکردن و هەندێک جار کۆکە و پشمین پڕۆشکی ڤایرۆسی بکەوتە سەر ئەو خواردنەوە بۆ گوازرێتەوە گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە کەسێکەوە بۆ کەسێکی درە ئەگەر بێت و خۆپارێزی نەکرێت تا ڕادەی خێرا و ئاسانە بۆیە گرنجیدان بە هەوا گۆڕچەی گرنجیدان بە پاک و خاوێنی ئەو کەسانێک تووشی هەر پەتایەکی ئەنفلۆنزای وەرزی دەبن باشترە پشوو بدەن و خۆیان بە دوور بگرن لە تێکەڵبوون لە کەسانی دیکە شلەمەنی زۆر بخۆنەوە سەوزە و میوە بخورێ بۆ ئەوەی کۆئەندامی بەرگریان باشتر بێت گرنگی بدەن بە پاک و خاوێنی دەستشوشتن لە هەموو ئەو شوێنانەی کە پێویستە دەستی تێدا بشورێ پێشنان خواردن و بە هەمان شێوە وەکو باسمان کرد گرنگی زۆردان بە هەوا گۆڕچە و دوورکەوتنەوە لە بەرکەوتنی ڕاستەخۆ کە ئەمانە بە شێوەیەکی کاریگەر توشبوونی ئەم ڤایرۆسەکەم دەکەنەوە. زۆر باشە دکتۆر دوجار وەزارەتی تەندروستی چه ئامادەکاریەکی کردووە کە ئەگەر هاتووخوا نەخواستان ڤایرۆسە لە هەرێمی کوردستاندا بڵاو بێتەوە ئایا هیچ ئامادەکاریەکی کردووە کە بتوانێت بە شێوەیەکی خێرا ئەگەر ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە لە هەرێمی کوردستاندا کۆنتڕۆڵ بکرێت؟
ترسناوی ئەم ڤایرۆسە لەوەدایە کە هیچ وڵاتێک ناناسێت لە هەر شوێنێک دەربکەوێت گرنگی نادات ئایا ئەو وڵاتە تا چەندە وڵاتانی دیکە و دوورە هەر بگوازرێتەوە بۆ هەر وڵاتێک پێویست ئەو وڵاتە ئامادەکاری خۆی کردبێت لە ڕووی ئامادەکاری وەکو باسم کرد ئەو ڕێنمایانی کە بۆ بەڕێستانمان باس کرد بە بەردەوام لە تۆڕم کۆمەڵاتەکان و سۆشەڵ میدیا بڵێن لەگەڵ ڕاگەیانەکان و تەلەڤیزیۆن و رادیۆکان بڵاو دەکرێنەوە بۆی هاوڵاتیان بە بەردەوامی ئاگادار بن بۆ ئەوەی لە حاڵەتی گومانکردن لە هەر حاڵەتێک ڕێگری بکرێت لە کۆنتترۆلکردنی و لە کاتی هەبوونی حاڵەت ئەم حاڵەتە ڕاستە خۆ دوای دەستنیشانکردنی جیا دەکرێتەوە دەرمانی پاڵپشتی پێدەدرێت چونکە وەکووتمان ئەنفلۆنزا بە شێوەیەکی گشتی ڤایرۆسیە و سەماوەیەکی کورت خۆی دەکە ئەگەر بێتەوە و کەسە بەرگری بەهێز بێت بەڵام ئەگەر هاتوو ئەنفلۆنزایەکە لە زۆری H1N1 بوویان ئەم ئەنفلۆنزانای دیکەیە ئەمە پێویستی بە چاودێری چڕا لەبەرەوەی زۆر جار ئەگەر هەناسەدانی دەستکرد لە چاودێری چڕ دەمێنێتەوە کۆتا پرسیارم زۆر بە کورتی هێنانی ئەو کەرەستە و کاڵا و کەلوپەلانەی کە بازرگان و سەرمایه‌دارەکانی ئێمە لە وڵاتی سینەوەی هەن وەکو مەڵبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هیچ کاریگەریەکی بۆ منی بەکاربەر بۆ منی بەکارهێنەر و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت یانە زۆر بە کورتی سپاس دەکەم لەگە وەڵام بیتەوە بە شێوەیەکی گشتی کاریگەریان نابێت چونکە ئەم ڤایرۆسە لە دەرەوەی خانەخوێ و لە دەرەوەی مرۆڤ تەمەنی زۆر کورتە ئەو کاڵایانە باوەڕ ناکەم بە شێوەیەکی زۆر خێرا بگەنە کوردستان لەو شوێنە بە شێوەیەکی گشتی هیچ جۆرە کاریگەریەکی نابێت تاوەکو ئێستا هیچ حاڵەتێک بەم جۆرە ڕپۆرت نەکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد قادر و تەبێژی وەزارەتی تەندروستی زۆر سپاس کە ڕاستەخۆ لە ئەستۆدیەکانمان لاولێرە و لەگەڵمان نەبووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.